سلااوتان لێبێ بەڕێزان مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت و هیوادارم ڕۆژ و تاعەت و نوێژی هەموو لایە قوبوڵتێ. یەکەم بەرنامەی چیرۆکی شارتان لە شاری سلێمانیەوە پێشکەش دەکەم و گوزەرێک دەکەین بەنێو شوێنە مێژووی و کللتوری و کەلپورەکانی شاری سلێمانی. بەرنامەی چیرۆکی شار بەرنمەیەکی نوێی کورسات نیوزە و بە درێژایی مانگی ڕەمەزان هەر جارە و لە شار و شارۆچکەی پێشکەشتان دەکرێت و تیشک دەخرێتە سەر مێژوو کللتور و ڕەسەنایەتی ئەو شارە و خەڵکی شارەکە. لێرە لە سلێمانی تیشک دەخینە سەر کللتور و دابوونەریتی خەڵکی سلێمانی و هەموو ئەو شوێنە مێژووی و کولتوریانەتان پێ ئاشنا دەکەین کە بەشێکن لە مێژووی درەوشاوەی شاری سلێمانی. لە بەردەم مزگەوتی گەورەی سلێمانی، مزگەوتی گەورەی سلێمانی یەکەمین مزگەوتە کە لەگەڵ بنیاتنانی شاری سلێمانی لە 1984 بنیاتنراوە. وەک لە فیلمەکان دەبینن کەوتووەتە ناوبازاڕ و ناوجەرگەی شاری سلێمانی. ئێستا یەکێکە لەو مزگەوتانەی کە لە هەرێمی کوردستان تەنانەت لە عێراق و ناوچەکەش مزگەوتێکی بەناوبانگە خەڵک و گەشتیاران لە سەرجەم شار و ناوچەکانەوە دێن بۆ بینینی مزگەوتی گەورەی شاری سلێمانی وەک شوێنێکی مێژووی و کللتوری و شوێنێکە لە ڕابردوودا قوتابخانەیەکی گەورەی ئاینی بووە لەسەر دەستی کاگ ئەحمەدی شێخ بە هەزاران پیاوی ئاینی لێرە پێگەشتووە. لەگەڵم بنەوەیەکی کاگ ئەحمەدی شێخ لەسەر مێژووی مزگەوتەکە قسەمان بۆ دەکەم. مزگەوتی گەورەی سلێمانی یەکێک لە کۆنترین مزگەوتەکانی شارەکەیە کە مێژوویەکی کۆنی هەیە و لەگەڵ بنیاتنانی سلێمانی وەک یەکەمین مزگەوت لە شارەکەدا بنیاتنراوە. ئەم مزگەوتە لە سەردەمی میرانی باباندا دروستکراوە و بە ناوەندی ئاینی و کۆمەڵایەتی ناسراوە. شوێنی مزگەوتەکە دەکەوێتە ناوەندی شارەوە و کە ئەمە شوای کردووە ببێتە شوێنی کۆبوونەوەی بازرگانان و خەڵکی شار بۆ نوێژ و گفتوگۆ ڕووی تێدەکەن. مزگەوتەکە بە شێوەیەکی سادە بەڵام جوان دروستکراوە و حەوش و منارەی تایبەتی هەیە کە دەبنە نیشانەیەکی دیاری شار. لە ماوەی ساڵانی ڕابردوودا چەند جارێک مزگەوتەکە نۆژەنکراوەتەوە بەڵام هێشتا ڕەنگ و بۆنی کۆنی خۆی پاراستووە. ئەم مزگەوتە نەک تەنها شوێنی نوێژ بەڵکو ناوەندی خوێندن و فێربوونی زانستی ئاینی بووە. دایان زانای ئاینی گەورە لێرەوانیان وتوەتەوە کە لە دیارترینیان کاگ ئەحمەدی شێخ بووە. مزگەوتی گەورە وەک یەکێک لە دیارترین شوێنە مێژوو و ئاینەکانی سلێمانی ناسراوە و خەڵکێکی زۆر بۆ نوێژ و زانینی مێژووەکەی سەردانی دەکەن. لە نێو مزگەوتی گەورەی شاری سلێمانی دەمەوێت گفتوگۆیەکی ورد بکەم لەسەر مێژووی مزگەوتی گەورەی سلێمانی لەگەڵ بەڕێز شێخ محەممەد شێخ سالاری حەفید کارنەوەی کاگ ئەحمەدی شێخە. کاک شێخ زۆر سوپاس بڵێ گوزەرێ بکەین بە نێو مێژووی مزگەوتی گەورەی سلێمانی چ پاشخانێکی ئاینی و مێژووی لە پشت مزگەوتی گەورەی سلێمانی. بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێر بێن بۆ مزگەوتی گەورەی سلێمانی مزگەوتی حاجی کاگ ئەحمەدی شێخ. دەربارەی مێژووی مزگەوتەکەی یەکەم مزگەوتی گەورە بۆ کە لە سلێمانیا دروستکراوە کە ئیمارەتی بابان هاتوون بۆ شاری سلێمانیان بنیات ناوە. لەو کاتەیە بیریان لەوە کردووە توانێت کە مزگەوتێکی گەورە دروستکەن بۆ نوێژی هەینی و ئەم مزگەوتەش یەکەم کتێبخانەی تیا بۆ ئیمارەتی بابان کە دوای کتێبخانەی بەغا دەوڵەمەندترین کتێبخانە بووە. سەرپەرشتیاری ئێرەش لەسەر داوای ئیمارەتی بابان ئەمیری بابان شێخ ماروفی نۆدەیی بووە کە باوکی حاجی کاگ ئەحمەدی شێخە سەرپەرشتی ئێرەی کردو یەکەم سەرپەرشتیاری مزگەوتی گەورەی سلێمانی بووە. یەکەم نوێژی هەینیش لێرە ئەنجام دراوە کە شاری سلێمانی بنیاد درراوە. سەرەتای بنیادنانەکە شێگەڕێتەوە بۆ ساڵی 1970 لەگەڵ بنیادنانی بەڵێ لەگە بنیادنانی شاری سلێمانیە. گرنگی مێژووی مزگەوتی گەورەی سلێمانی بۆ سلێمانی بۆ ناوچەکە چی بۆ لە ڕوودینیەوە کە دەیان و هەزاران و سەدان مرید و شێخ و شتانی ئاینی لێرە پەروەردەکراوە و مامۆستای ئاینی. پاشخانەکەی چییە بۆ کوردستان بۆ سلێمانی لە ڕووی ئاینیەوە وەکو قوتابخانەیەکی گەورەی ئاینی؟ وەکو قوتابخانەی گەورەی ئاینی حاجی کاگ ئەحمەدی شێخ قەدەس الله سرە ئەو سێهەم قوتب بووە دوای حەزرەتی گەیلانی لە عێراقا و دوای ولیانی کە مامی باوکی ئەکات و خۆشی کە دیسان لە سەردەسی ئەو ڕێگای تەسەوف زیندوو کراوەتەوانێ حاجی کاگ ئەحمەدی شێخ بووە لەبەرەوەی گرنگی ئێرە مەرجعی هەموو تەکێ و خانەقا و
مرید و خەلیفەکانە. ئەگەر باسی و سەردەمەی کاک ئەحمەدی شێخم بۆ بکەیت چۆن لێرە با بڵێن ڕێنمایی ئاینی و تەسەوف و هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە پێگەیاندنی نەوەیەکی ئاین پەروەر لە کوردستان تایبەت لە سلێمانی چۆن با بڵێن بەکار ئاینەکان لێرە بەڕێوە چووە و نەوەیەکی نوێی ئاینی لێرە پەروەر دەکراوە. لێرە هەر ئاین نەبووە، لێرە یەکەم قوتابخانە بووە و سەردەمە خۆتانەزان قوتابخانە بەڵێ قوتابخانەی ئاینی ئەو کاتە هەموو ئەو سەردەمە ئەو دەرسانەی هەبووە لەم قوتابخانەیە خوێنراوە. لە کاتی خۆیدا جەنابتان نەزان قوتابخانە نەبووە لە نێو شاری سلێمانیە، لێرەوە خەڵک فێری خوێندەواری بووە. حاجی کاک ئەحمەدی شێخ گرنگی هەر بە ئاینەکە نەیاوە، بەڵێ ئاینەکە خۆمان بنەماڵەیەکی وەکو خوێندەواریش وەکو کۆمەڵایەتیش وەکو پێکەوە ژیانیش لە شاری سلێمانیە و لە هەمان کاتە یارمەتی فەقیر و هەژاری داوە کە چێشخانەیەکی بنیاد ناوە لێرە لە نێو مزگەوتی گەوری سلێمانی کە تا ئێستا بەردەوامە ڕۆژانە سەر و هەزار کەس نانی لێ ئەخوانی وەڕوان. لە زمانی حاجی کاک ئەحمەدی شێخەوە چێشخانەکە بەردەوام بۆ هەتا ساڵی 1957 لە 57 تا داخراوە. دوای ئەوە ساڵی 98 لەسەر ئەرکی باوکم و بەڵێ کاکم دکتۆر سەروەر کرایەوە. ئێستش هەتا ئێستەژە چێ بە ڕێوانێ خێرخوازانی شاری سلێمانی و بە تایبەت شاری سلێمانی و دەرەوەی شاری سلێمانیش دەستیان بە چێشخانەکەوەیە، خوابی کاتە خێر و بەرەکەت بۆ خۆیان و خێزان و ناوماڵیان ئینشاءڵڵا. و هەر لێرەشە تا ئێستەش ئەم قوتابخانەیە ماوە قوتابخانە ئاینیەکە جێی حاجی کاک ئەحمەدی شێخ جێی حافظ قورئانەکانی کردوتەوە لەو سەردەمەیە کە کۆی کردوونەتەوانێ لێرە و تا ئێستەش لێرەن کە دیمەنێکی زۆر جوانیان هەیە بۆ مزگەوتی گەورەی سلێمانی و ژووری خۆیان هەیە و حوجرەی خۆیان هەیە بۆ تەحفیظ قورئان. ئەوە بڵین جیاوازە لە هینەکە لە قوتابخانەکەی کە هەمانە قوتابخانەکە ناوی قوتابخانەی شێخ مارفی نۆدەییە. لە هەمان کاتالانەیەک بووە بۆ خەڵکی فەقیر و هەژار ئەوەی لە دەرەوەی شار هاتووە لێرە پشووی داوە، نانی خواردووە، ئیسراحەتی کردووە و گرنگترین شتیشی مەزارەکە و مەقامەکەی حاجی کاک ئەحمەدی شێخی پیرۆزە کە لە نێو مزگەوتی گەورەی سلەیمانیایە و لە هەمان کاتا تەنیش حاجی کاک ئەحمەدی شێخ یەکەم مەلیکی کوردان شێخ محمودی حەفید هەر لەوێ بە خاک سپێردەراوە لەگەڵ کوڕەکەی شێخ لەتیف. میرەکانیش بەڵێ لە حەرەمی خوارەوە لەسەر وەسیەتی خۆیان لێرە بە خاک سپێراوە. ئێرە جگەلەوەی مزگەوتێک ماوەڵی لەگەڵەکرێ و شوێنێکی مێژووی و کلتوری و شوێنێکی ئاساواریش ماوەڵی لەگەڵ کراوە چکە لەو کەسانی کە شوێنکەوتەی ئاینی پیرۆزیستان خەڵکانی دیکەشێن بۆ بینینی مزگەوتی گەورەی سلێمانی و ناوەندێکی مێژووی سێرەکە چکەکرێتە ناوەندی شاری سلێمانی. ئەمە چییە چۆن مزگەوتی گەورە جیاکاتەوە لەگەڵ مزگەوتەکانی دیکە؟ لە ڕۆی مێژووەکانێ خەڵک زۆر سەرسامە بە مێژووەکەی و لەم نوێژەنکردنەوەیە بە بڕیاری سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی و بە سەرپەرشتی ڕاستەوخۆی هاوڕێی داروی شێخنووری کە زۆر بە چڕی چاودێریەکە لە نزیکەوانەیە ئەویست ئەو سیما کولتوری و مێژوویە بگەڕێتەوە بۆ مزگەوتی گەورەی سلێمانی. دیزاینەکە ئەوانیش دایان ڕشت ئەوان دایان نابوو کە وتیان مزگەوتی گەورە زۆر هەر لەسەر ئەو سەردەمە نوێژەنیان کردوتەوانەیە کە هەم لە سەقفەکە و دیوارەکان و خشتی کۆنی سلەیمانیان تیا بەکارهێناوە. شوێنێکی کلتوری مێژووی زۆر کۆنی زۆر ڕاستە. بەڵام نوێژەنکردنەوەکەش لەسەر ئەو بناغەیە دووبارە نوێژەن کراوەتەوە بیرۆکەکە ئەو هابوو و تەنانەت حاجی کاک ئەحمەدی شێخ زۆر کەسی سلەیمانی نازانن بەداخەوە پێکەوە ژیان کە لێرە لە نێو ئەم مزگەوتە و شاری سلەیمانیا لەسەر دەستی حاجی کاک ئەحمەدی شێخ بووە کە ئەو کاتە مەسیحیەکان ئەزیەتیانە دەن ئیزعاجیانەکەن لە نێو بازاری سلێمانی ئیتر کە دێن هانا بۆ حاجی کاک ئەحمەدی شێخ هێنن ئەویش کچێکیان لێ مارە ئەکا بۆ شێخە بچکۆلەی کوڕی کە ناوی بەڵێ کە ناوی مەریەم خانە و پوری کەریمی عەلەکا بێ. ئەو پەیوەندە لەوێ دروست بووە و مناڵێکیانە بێ بە ناوی سەی عیسا ناوی ئەنێن کە لەسەر داوای دایکی کە ئەوێ ناوی سەی عیسا بێ ئەیتر حاجی کاک ئەحمەدی شێخی ژەڵێ ناوێکی پیرۆزی پێغەمبەری خودایە و هەر لێرەش بەداخەوە 10 ساڵ ژیاوە دوای 10 ساڵ کۆچی دوایی ئەکا و لەسەر وەسیەتی حاجی کاک ئەحمەدی شێخ هەر لێرە بە خاک ئەسپێردێ لە دەرەوەی مەرقەکە هەنێ قەبریکەی تایە هینی کەسایەتیەکان. قوتابخانەی کە لە سەردەمی کاک ئەحمەدی شێخ قوتابخانە ئاینیەکە کە دامەزراوە تا ئێستاش بەردەوامە؟ تا ئێستاش بەردەوامە
مامۆسامەلا عەبدوڵای تەکیی تەمەندرێژ بێ و لەشی ساغ بێ لەگەڵ مامۆسامەلا مستەفای شەشۆیی و لەگەڵ مامۆسامەلا خالیدی نۆدەیی دەرسی تێڵێنەوە. کاکشەگەر دەفەتە بێت و گونجاو بێ بۆ حەزەکەم مەرقەتی کاک ئەحمەدی شێخ یەکەم مەلیکی کوردستان بیرەکانی بابان ببینین چونکە هەنی خەڵکێ بەدڵنیای نیان بینی و حەز لەوانی لاشیان ناموو بێت مزگەوتی گەوری سلێمانی ئەو پیاوە مەزنانە بە خاکسپێراون و تایسە مەرقەدەکانیشان لێرەیە. بەڵێ زۆر ڕاستە. کوێی مزگەوتی گەورە مەرقەدەکان؟ ئەکەوێتە تەنیشت حرەمی ئێمە دوو حرەممان هەیە حرەمی خوارەوە ڕەمەزانان هەموو ڕۆژەیەکەینەوە لەبەر خەڵکەکە لەبەرەوەی خەڵکی لاکە بەعزە جانیان پشووەکەن لە پشوو ئەدەن بە خۆیان لە حرەمی خوارەوانی ئیسراحە دەکەن. ئیتر ئێرە برنگۆڕ و مەرقەتی چەند پیاوچاک و پیاوانی ئەوینی تێدایە کاکشێخ؟ ئەمە مەرقەدەکە حاجی کاک ئەحمەدی شێخەوەکو ئاماژەم پێکرد شێخ مەحموودی مەلیکە شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموودی مەلیکە. باشە ینی سێ گۆڕی سێ لە کەسایەتی ئاینە دیارەکانی سلێمانی و کورچایی تێدایە. بەڵێ کاک ئەحمەدی شێخ شێخ مەحموودی مەلیک شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموودی مەلیک. هەندێکیان لێرە بە خاک سپێراون ئەویش ئایشەخانی خێزانی حاجی کاک ئەحمەدی شێخ سەی عیسای ئەوەی ئاماژەم پێکرد. کاک ئەحمەدی شێخ لە مەقامە پیرۆزەکەی خۆیدا لێرە ئەمە شوێنی حوجرەکەی بووە وەسیەتی کردووە کە لێرەش بنێژرێ. یەکەم مەلیکی کوردستان شێخ مەحموود هەروازان لەسەر وەسیەتی خۆی لێرە لە مزگەوتی گەورە بە خاک سپێراوە. من وەڵاهی وەسیەتی نەکردبوو کە لێرە بە خاک بسپێرێ بەس ئیتر خەڵکەکە حەزیان کردبوو کە لێرە بێ لەم شوێنە پیرۆزە بێ و تویان بالای باپیرەی خۆیەوە بێ خالیان خۆش بێت. ئەم مەرقەدەش هەر کە یەکەم جار ئەوها جوان و خۆش کرا لەسەر دەستی نەخێر ئەمە ئێستا مێژۆکە بوو بازەکەم ئەمە ساڵی 95 بۆ 96 لەسەر بڕیاری مەرحوم مام جەلال تاڵەبانی بەڵێ جەناوی مام جەلال نوێژەن کرایەوانێ وەستای زۆر دەگمەنی بۆ هێنا ئەو کاتە لە ئێرانەوە. ئەمەش ئەم چوارچێوەیەش هێرۆخان لە ئێرانەوە بۆی هێنا. ئیتر ئەمە ڕاستیەکەی سوورەیەکەیان بۆ گۆڕین ئەم سەفەرە وتیان مادەم مۆری دەستی مەرحومی مام جەلالی پێوەیە با دەستکاری نەکەین و بە شێوەیەکی زۆر جوانیش دروست کراوە لەبەر ئەوە وتمان ئەو مۆرکە با هەر بمێنێتەوەوانێ. کاکشێخ ئەم گۆڕانیکەی چی لەگەر پێوان بڵێت؟ ئەم گۆڕانە کۆتا کەس کە لێرە کۆتاجێ بوو باوکم بوو شێخ سالاری حەفید لێرە بە خاک ماسپات سەیبراهیمی شێخ سەعی حەفیدی تایە لەگەڵ شێخ محەممەد غەریبی قازانقایە کە زاوای شێخ مەحموود بووە فاتمەخانی شێخ سەعی حەفیدی تایە ئایشەخانی خێزانی حاجی کاک ئەحمەدی شێخی تایە سەی عیسای تایە دایکی مەریەم خانی ناو بۆ بەڵێ مەسیحی بووە بەڵێ لە کۆتایی یا ئەڵێن لە سەرویستی خۆی بووە بە موسڵمان بەڵێ کە ماریان کردووە هەر مەسیحی بووە لە کۆتاییە بۆتە هین بۆتە موسڵمان بەڵێ 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 بە دڵنیاییەوە و دایکی ناوی مەریەم خان بۆ پوری کەریمی عەلەکە بووە. کاکشێخ قسێمە لە حوشەی مزگەوتی گەوری سلێمانی بەڵێ ئەو دیمەنەی کە من نەبینم لە هیچ مزگەوتێکە نابینم بۆ منە ژن مناڵ کورتی بەتەمەن نابیناکان لێرن حەز ناکەین لە ڕاستە مزگەوتە بەڵام بۆ ماڵی هەموو کەسێک ئەوەی کە ئەمە چۆن دروست بوو هەروە بۆ پێشتیان بەڵێ هەر لە زمانی حاجی کاک ئەحمەدی شێخەوانێت تەنانەت ئێمە خەڵکی لە نێو مزگەوتەکە دایمە دوانسیانێکی تایە یعنی بەڵێ بارودۆخێکی دەرونی ناجێگیرن یا تایبەت یان عەقڵیان بە زۆر شت ناشکێ باوا بڵێین ئەمە نابیناکانن حافز قورئانەکانن بەڵێ ئاوا دانیشن کۆ ئەبنەوانێ بەڵێ ئیترەوە کۆترەکان لەویایە ئەوە مناڵ و خێزان و هیچ جیاوازێک بەڵێ وایە. کاکشەخ مەرقەتی میری بابانم بۆ بکەین چەند میری بابان لێرە؟ ئەمە بەپێی ئەم زانیاریە کە یانزەی تایە بەڵێ ناوەکان هەمووی تۆمار کراوە لێرەیە و گۆڕەکانی ساڵەکانیش تۆمار کراوە بەڵێ
1915 میلادی 1813 میلادی عبدالرحمن پاشای بابان طبعا ئەمە یەکەم کەس بۆ کە لێرە بە خاکسپێراوە بەڵێ بە پێ ئەم زانیاریە بێ ئەم زانیاریەش ئێمە هەر لە خۆمانەوە وەرمان نەگرتووە لە کاک جەمال عەبدولقادر عەزمی بابانمان وەرگرتووە. بینای سرای سلێمانی یەکێک لە کۆنترین و گرنگترین شوێنە مێژوویەکانی شارەکەیە. ئەم بینایە لە سەدەی 19هەمدا دروستکراوە و پەیوەندیدارە بە سەردەمی دەسەڵاتی میرنشینی بابان، بە تایبەتی کاتێک کە سلێمانی وەک ناوەندی حکومڕانی بابان ناسراو بوو. سەرا بەواتای کۆشک یان قەڵای فەرمانڕەوایی دێت و ئەم باڵەخانەیە لە چەند سەردەمێکدا شوێنی کاروباری ڕەسمی و سیاسی بووە. لەوێ برارە گرنگەکان دەرچوون و میوانی تایبەتی و نوێنەرایەتی ناوچەکان پێشوازیان لێکراوە. شوێنی سەرا لە ناو بازاڕی کۆنی سلێمانی هەڵکەوتووە کە ئەمەوای کردووە ببێتە ناوەندی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی. بەهۆی شوێنەکەیەوە سەرا لە ماوەی ساڵانی ڕابردوودا گۆڕانکاری بەسەردا هاتووە، بەڵام هێشتا وەک نیشانەیەکی گرنگی مێژووی شارەکە ماوەتەوە. ئەمڕۆ سەرای سلێمانی وەک یادگاریەکی مێژووی پارێزداوە و یەکێکە لە شوێنە سەرنجڕاکێشەکان بۆ میوانان و توێژەران. لە بینای سەرای سلێمانیم ناکرێت باسی مێژووی درەوشاوی سلێمانی بکەیت و باسی مێژووی سەرای سلێمانی نەکەیت کە لەلایەن میری بابانەوە بینای سەرای سلێمانی لە سەردەمانێک بنیاتراوە و سەردەمانێک شوێنی ژاردانی حکومەتەکەی یەکەم مەلیکی کوردستان بووە. مێژووی سلێمانی و سەرای سلێمانی دوانەیەکی لێدانەبراون و مێژوونووسان بە بەشێکی گرنگ لە پاشخانی مێژووی سلێمانی ناوی دەبن. بۆ قسەکردنی زیاتر لەسەر مێژووی سەرای سلێمانی دەچمە لای دکتۆر زریان حاجی، سەرۆکی بەشی شوێنەوار لە زانکۆی سلێمانی. دکتۆر سڵاتان لەبێت. ئەگەر ڕاگوزەرێ بکەی بە نێو مێژووی سەرای سلێمانی چیمان پێ؟ سوپاسانەکەم دیارە سەرای سلێمانی بە واتای دڵی سلێمانی دێت و بە واتای دڵی کوردستان ێژێ لە دوجاردا. بۆچی بە واتای دڵی کوردستان دێم؟ چونکە ئێمە پێمان وایە سەرای سلێمانی ناوەندی گرنگترین و جوانترین حکومڕانی بووە کە لە مێژووی کووردا کرابێ، ئەویش بنشینی بابانەکان بووە. سەرای سلێمانی مێژوویکی کۆنی هەیە بە هێندەی مێژووی کۆنی جوانی سلێمانی کە مێژۆکەیە گەڕێتەوە بۆ پێش دروستبوونی سلێمانی. ئەتوانین بڵین ئەم سەرایە لە ڕاستیە لە ساڵی 1984 سلێمانی دروستکراوە و بە ساڵە کۆچەکەی 1999کە کە بیزەبت چەنە ئێرە دروستکراوە نازانین. بۆچی؟ چونکە پێش دروستکردنی سلێمانی سەرا هەبووە. سەرا لەلایەن محمود پاشای کوڕی خالید پاشاوە دروستکراوە کە ئەکاتە مامی برایم پاشای بابان کە لە نزیک گوندی مەڵکەندی دروستکراوە. ئەوە مەڵکەندی بەرامبەرمانە کەواتە شوێنەکە هەر ئێرە بێت و کە لێرەیە بنیاندراوە. بۆیە خۆکاری لە ڕاستیە یەکی لە هۆکارە سەرەکیەکان کە دروستکردنی سەرا لە هەر شوێنێکا دروستکرێ بۆ بەسی دروستکردنی شارە. بۆیە هەر لە سەرەتاوانێ کاتێک کە بابانەکان بیریانەوە کردەوە کە پێویستیان بە شوێنێکی فراوانتر هەیە لەوەی کە هەیە، پێویستە ناوچەیەک دروستکەن کە ئەو ناوچەیە تایبەتمەندی خۆی هەبێ، ئەویش بریتی بێ لە ناوەندێکی دەسەڵات واتە سیستەمێکی حکومڕانی لە ناوەندەکە. ئێرەش دڵی سلێمانی بووە. بۆیە کاتێک بابانەکان دێن قەڵە نزیک قەڵاکەی محمود پاشای بابانەوە سلێمانی دروست دەکرێ، محمود پاشا کوڕی خالید پاشای بابانە لە چواردەوری ئەم سەرایەش ئیتر ماڵی فەرمانڕەوایەکان دروست دەکرێ. ئەو تا مزگەوتی گەورە دروست دەکرێ، ئەوە تا لەم لاوە مزگەوتێکی تر دروست دەکرێت لە دواییە ئەنجا دوای ئەوە وردە ماڵەکان دروست دەکرێن، واتە کۆمەڵێک ماڵ دروست دەکرێت کە ماڵی فەرمانڕەواکانن. بڵێ بەم جۆرە درێژە ئەکێشەی هەتا وەکو سەردەمی سلێمان پاشای کوڕی عەبدوڕەحمان پاشای بابان کە ئەم میرەی بابان بەڵگەناومانە بەدەست هایە کە جارێکی تر ئەم سەرایەی نۆژەن کردوتەوانێ و بە ڕسمی ناساندن بۆتەوە بە ناوەندێکی گرنگی لە سەڵاتدارەتی. یەکی لەو ڕووداوە زۆر مێژوویە گرنگانە کە لە سلێمانی ڕوویداوە لە 1970 بە تەحدید لە
حەڤەی 1970 مێجەر نۆئێل کە مندوبی سامی بەریتانیەکان بووە بۆ یەکەم جار لێرەدا مەملەکەتی کوردستان ڕاگەێنێ کە مەملەکەتی شێخ محمود بووە واتە ڕایگەێنێ کە شێخ محمود ئەبێ بە یەکەم حکوومەتی مەملەکی کوردستان کە لە ساڵی 1970 لێرەیە ڕاگەێنرێ کە لە حەڤەی 1970 بۆ بە دەرکی سەرا بووە پاشان ئەم گرنگی سەرامان بۆ دەرەکەوێ لە پاشەوەی کە منەوەرانی کورد ڕۆشنبیرانی کورد بیر لەواکەنەوە کە ئیتر شۆڕشکەن واتە لە هەموو قۆناغەکانە ئێمە گەسێری مێژووی کورد بکەین بە چەند قۆناغی بە تایبەتی مێژووی نوێی کورد مێ و هاوسەرخی کورد چەند قۆناغێکی هەیە قۆناغی یەکەمیان ئەتوانین بڵین سەردەمی میرەکانە کەەوە میرەکان ڕۆڵیانە بۆ دروستکردنی سلێمانی و دروستکردنی ئەم سەرایە پاشان سەردەمی شێخەکان دێ کە هات شێخ عەبدوڵڵای نەهریەوە ئەگات هەتا شێخ محمود و شێخ سەعیدی و تا ئەگاتە شێخ محمودی خۆشبان شێخ محمودیش ئەوە تا بینین لێرە ئەم مەلیک محمود کە ئەم لێرەیە دیسان فەرمانڕەوایەتی کردووە ناو سەرای سلێمانیدا پاشان هەتا ئەگاتە سەر شۆڕشی شار واتە شۆڕشی گرنگ دەست بێگات دیسان سلێمانی بە حکمی شاربوونی شۆڕشی یەکەم شۆڕشی شار دەست بێگا کە گواستنەوەی شۆڕشە لە شاخەکان و گوندەکان و بۆ ناو شارەکان هەروەها یەکەم ڕاپەڕین لە مێژووی کوردا کە ڕوودا لە 6 ئەیلولی 1930 کە لەم بە دەرکی سەرایە ئەنجامەدرێت واتە لە دزدی ئینگلیزەکان ئەنجامەدرێت چونکە ئەیانەوێ کە کورد ئەوێ سەربەخۆ بێ گەسەی شیعرەکانی و کاتەش بین کە چەندین خەڵکی ئەم شارە تایە شەهیدە بن کە لێرەوانێ باز لەوەکە بە 11 پیر تەقەیان لێکرێن لە 1930 خۆپیشاندانێکی گەورە کراوە ئەو لێرە شەید بووە بەڵێنی دراوە ئەمە چیمان پێ کە سلێمانی مێژوویەکی حتا ئەختەرخانی لێرە شەید بووە کە ئافرەدان و ژنانی کوردیش کە لێرە شەید بوون کە ژنی ئەحوالی شاعیر بوو کە لێرەدا بەشداری بووە دا پیرەمێردی شاعیر شعرەکەی ئەڵێ ئێمە تاوەکو سنگی کچانی ئێمە بوونە قەڵغانێک بۆ فیشەکەکان شۆڕشی ئێمە ئازادی نەبوو کەواتە ئێمە ژنانی کوردیش ڕۆڵیان هەبووە لەم شارەدا لە خۆپیشاندانەکانە کە دیسان لەم بە دەرکی سەرایەوانێ ئەمە ڕوویداوە ئەوەی کە بە ئێماڵێ ئەوەیە کە پێمان ئەڵێ ئەم شارە زیندووە زیندوێتێکەشی لەوە سەرچاوی گرتووە کە لە دروستکارەکانیەوەیەتی کە سەرەتا لە بابانەکانەوە بووە چکە بابانەکان قوتابخانەیەکی کوردایەتی زۆر گرنگیانم شارە دروست کرد هەر بناغەیەکی زۆر جوانی زمانی کوردیاندانا بناغێکی زۆر جوانی فەرمانڕەوایەتی کوردیشیاندانا کە شارستانیە دوو تا ئێستا ڕنگدانەوەی ئەو لەم شارەدا دەنگی هەیە کە ئەتوانین بڵین زۆر زۆر بە گرنگی ڕنگانەوە هەیە کە بۆتە هۆکارێک کە شاری سلێمانی شارێکی زیندوو بێ و شارێک بێت توانای هەبێ کە هیچ کەسێ نتوانێت بەرەنگاری ئەم شارە بێت و تران لە سەردەمانی کۆنی شاخمانەزانی کە بەم شارە چی وتراوە لە سەردەمانی ترا مەدینە ساعبی پێوتراوە ساڵی 1950 کە دیسانەوانێ باوڕین لاشەی مەلیک محمود هێنرێتەوە لە بەغا لێرە سێرەکەی نیسان هەڵایەک و خۆپیشاندانێکی گەورە دروست دەکرێت بەوەی کە لەناو سەرای سلێمانیدا هەر لەم بە دەرکی سەرای سلێمانی خۆپیشاندانە گەورەکەیە بۆیە بە دەرکی سەرای سلێمانی یعنی دڵی سلێمانی لە پشتێمەوە پەیکەری باشای بابان هەیە ئەوە چیمان پێ ئیبراهیم پاشای بابان لە ڕاستیە جێگەی شکو و شانازی کووردە خۆشبەختانە ئێستا ئەم پەیکەرە دامزرێنەری سلێمانیە ئەم پەیکەرە ئێستا بۆتە ڕەمزێکی جوان کە لە هەموو ڕەمزی سلێمانیە یەکێ لەو هۆکارانەی کە بۆتە هۆیەوەی کە سلێمانی ئەم بینایە گرنگی هەبێ بوونی کۆنیەکەی بیناکەیە واتە ئەو بەسێتەوە مێژووی سلێمانی و ئەو پێکاتەی کە بیناکەی لە دروستکراوە وەکو عرضمکردن لە 44 ژوور پێکاتوە و هەر یەهی لە پێکاتەی بیناکەش بەردی ئەسڵی مەڵکەندیە بەکارهاتەوە بووی کە بەردی مەڵکەندی تایبەتمەندی پیشەسازێکی تایبەتی سلێمانی بووە کە لە مەڵکەندیەوە بەردەهێنراوە و خانۆکۆنەکانی سلێمانی بیناسازی کۆنی سلێمانی پێ دروستکراوە ئەمە سەرباری ئەو قسڵی کە تایە بەکارهاتوە دیارە ئەم بینایە بیر لەوە کرابووانێ کە هەندێک بازرگان یا خەڵکی تر کەم بینایە بڕوخێنن و ئەم شوێنەوارە گرنگە نەمێنێ بەداخەوە ئەو هەوڵە هەبوو لە سەرەتای نەوەکاندا بەڵام زانای گەورەی کورد مێژوونوسی گەورەی کورد شوێنەوارناسی گەورەی کورد مامۆستا سەعد یوسف هات بۆ ئێرە و بڕیاری دابوو کە ئەگەر خۆی بسووتێنێ ئەگەر کارێکی وا بکرێت بۆیە نزیکەی 1400 واژوی کۆکردوانێ ئەو کاتە گەیانیانە دەست سەرۆکۆماری یاخود سەرۆکی ئەو کاتەی یەکێتی نیشتمانی کوردستان جنابی بەڕێز مام جەلال بۆیان نار و پێیان وت کە ئێمە کارێکی وایە ئەوی زۆر سەرسام بۆی کە بەداخەوە چۆن شوێنێکی وابێ بڕوخێنێ بۆی بە هاوکاری هێرۆخان کە ئەو کاتە قەراریان دەرکرد پێویستە ئەم شوێنە نۆژەنگ کرێتەوە پارێزگاری لێ بکرێت خۆشبەختانە دوای چەند ماوەیەک لەمانەوە لە ساڵەکانی سەرەتای 2000ەکان جارێکیگا ئێرە نۆژەنگ کرایەوانێ و حکومەتی خۆجیی کوردی خۆمان ئێرەیان نۆژەنگ کردەوە بە شێوازێکی جوان و ڕێکوپێک و زانستیانە کە بە هاو خستیانەوە سەر بلیتە ئەسلەکەی خۆی واتە خستیانەوە سەر هێما جوانەکەی خۆی دەچێت لە هەوڵانی تر کە درا لە ڕاستیە ئەویش بریتی بوو کە ویستیان حوشەی پشتەوەی سەرای سلێمانی
خەریب و بەر هەندێک هەجەماتی ئەوە ئەکەوت کە بکرێ بە بازار و دوکان و شوێنەکەی پێێتە مۆڵ و هەڵشەوەی ئەمە بەڵێ وێرە هەم بکرێ حوشەی پشتی شەوانێ بەڵام ئێمە ئەزانی کە حوشەی پشتەوەی سەرای سلێمانی شوێنێکی شوێنەواریە و ئێمە ئازانی کە ژمارەیەکی زۆر شوێنەواری تایە و بایەخێکی زۆری تایە خۆشبەختانە خاتو شانازی برایم ئەحمەد بیری لەوە کردوانەیە کە پێویستە ئەمە بپارێزرێ و لەسەر پێشنیازی خۆی هاتە ناو زانکۆی سلێمانی و ئێمەیان ئاگادار کرد توانیمان ئەوەمان بۆ دەرکەوێت کە لە پشتی سەرای سلێمانی کۆمەڵێک شوێنەوارەیە یەکی لەو شوێنەوارانە کە لە حوشەی سلای سلێمانیدا هەیە بریتیە لە حەمامەکەی فاتمەخان حەمامی فاتمەخان کە لە پشتی سەرای سلێمانیە خۆشبەختانە بە ماوەیەکی قیاسی کارکردن تایدا توانیمان ئەو حەمامە بدۆزینەوە جارێکی تر کە 70 ساڵ بوو لە ژێر گڵ و خۆڵ و قیرا بوو شتێک جێکی سەرنج بوو بۆ من ئەو قوبانەت چییە؟ ئەوە دووکەڵ کێشن دووکەڵ کێشی ئەو ئەگرانتانە خۆمە نەزانی کە سلێمانی خۆشبەختانە وەرزەکانی ساردن و چوار وەرزەی تایە و ئەمە هەم بۆ دووکەڵ کێشە بۆی کە هەوای گەرمیەکانی لێوە دەرچی ئاگردانی تایە لە خوارەوە هەم بۆ ئەوەشەکە هەوا ئاڵوگۆڕ بکرێ چکە تەنەفوسێکی هەوا هەیە ئەو کادا لە ناو بیناکاندا تووشی ئەوە نابی مرتان ڕوتوبەت بەڵێ ینی بیناسازێکی زۆر جوان بەپێی ئەو بەڵگەنامە مێژویانەی کە ئێمە باسمان کرد کە ژمارەیەکی هێژگار زۆر بەڵگەنامەی جوانی تایە کە بۆمانە سلمێنێ کە ڕۆحی کوردایەتی لە سەرای سلێمانیەوە بە هەموو کوردستاندا بەخش بۆتەوانێ بۆیە سەرای سلێمانی دڵی سلێمانیە و دڵی کوردستانیشە. ئێرەش ئوتێل فەراحە یەکێک لە کۆنتترین ئوتێلەکانی سلێمانی کە لە سیەکانی سەدەی ڕابردوو دروستکراوە کەوتوتە ناوەندی بازاڕی سلێمانی و بەربەلەدیەکە لە ساڵانەی دواییدا لەلایەن بەڕێبەرایەتی شوێنەواری سلێمانی نۆژەن کراوەتەوە ئێستا وەکو ئوتێل بەکار نایەنرێ بەڵکو بووەتە مۆزەخانەیەکی کللتوری و کەلەپوری بۆ پاراستنی کللتور و کەلەپوری کورد لە شاری سلێمانی. ئوتێل فەراح یەکێک لە ناسراوترین بیناکۆنەکانی سلێمانیە کە مێژوویەکی کۆنی هەیە و بە یەکەم ئوتێل دادەنرێت کە لە ناوەڕاستی سەدەی 20دا لە شارەکەدا دروستکراوە و بۆتە شوێنی نیشتەجێبوونی میوان و کەسانی ناسراو کە بۆ کاروباریان سەردان لە ڕابردوودا هاتوونەتە شارەکە و لەم ئوتێلەدا پشویان داوە. بیناکە بە شێوەیەکی سادەی کلاسیکی دروستکراوە و کەوتووەتە ناوەندی شارەکە. ئوتێل فەراح وەک یادگاریەکی مێژووی ماوەتەوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەلایەن بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی لەسەر شێوازە دێرینەکەی نۆژەن کراوەتەوە و ئێستا کراوەتە مۆزەخانێکی کللتوری. ئەم ئوتێلە لە یادەوەری خەڵکی سلێمانیدا وەک هێمایەکی گرنگی مێژووی شارەکە تەماشا دەکرێت. باسی مێژوو سەرامان کرد لە نزیک مێژوو سەرا ئوتێل فەراح هەیە کە مێژووەکەی تەقریبەن بۆ سیەکانی سەدەی ڕابردووان پێشەوە گەڕێتەوە. چۆن بۆ لە سلێمانی یەکەمین ئوتێل دروست کراوە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە سلێمانی وەک شارێکی گرنگ و ئەم بەربەلەدێش کە پێدرێ بەربەلەدێ پێشەوەی بەربەلەدێ بێ هەر ناوچەیەکی بازاری سلێمانی بووە چکە لێرەدا بازار کراوەتەوە کە لەو کاتە لەوێ سەرا بۆ لێ مزۆتی گەورە بووە و لێرەشا کە بازارێکی گەورە هەبوو لە سلێمانیا کە شتومەک و هەموو ئەو خەڵکانی کاتون لێرە ساغیان گرێتوانێ هەر لەم شوێنەی ئێستەیە پێشەوەی کە ئوتێل فەراح بێ شوێنێکی تایبەت هەبووە کە گەراجێک بۆ گەراجی مامەقالی پێودراوە کە ئەم گەراجە خاوەنەکەی کەریمی حاجی فەرەجی ئەفەندی بووە کەریم حاجی فەرەجی ئەفەندی کە خاوەری ئەم شوێنە بووە کە شوێنێک بۆ بڵین گەراجی پیاوە کەسێک لە شوێنەکانی دەوروبەری سلێمانیەوە هاتبن لێرە وەستاوت مامەڵەیان کردەوە لێرەدا پێشەوەی کە تەنانەت هوتێلیش بێ خانێک بووە و خانی تیا بووە بێگومان لە سلێمانیا خان زۆر هەبووە پێشەوەی کە ئوتێل دروستکرێ خان بە واتای چی دێ کە کەسێک گێتە شارێکەوارێ ئەسپ و شتەکانی خۆی لە ژێر خانەکە دائەنێ پێڵەن ژێرخان و لەسەر خانەکە شوێنی حەوانەوەی ئەو کەسی تیا بووە کە لە دەرەوەی شارەکە هاتبێ. گەرماوی سوورەت یەکێک لە گەرماوە کۆنەکانی سلێمانیا کە مێژوەکەی بۆ سەدەکانی ڕابردوو دەگەڕێتەوە. گەرماوەکان لە ڕابردوودا بەشێکی گرنگی ژیانی کۆمەڵایەتی خەڵک بوون. گەرماوی سوورەت بە تایبەتی لە ناوجەرگەی شاری سلێمانی هەڵکەوتووە و شوێنێکی گرنگ بووە بۆ خەڵکی ناوچەکە. بینای گەرماوەکە بە شێوەیەکی کۆنی گەرماوەکان دروستکراوە کە تێیدا هۆڵی گەرم و سارد و شوێنی خۆگۆڕینی جلوبەرگ هەبووە.
ئەم شوێنە لە ماوەی ساڵانی ڕابردوودا شوێنی دیدار و کۆبوونەوەی خەڵک بووە زۆر جار بۆ باسکردنی کاروباری ڕۆژانە و کۆمەڵایەتی بەکارهاتووە لەگەڵ گۆڕانکاری کۆمەڵایەتەکاندا ڕۆڵی گەرماوەکان کەمتر بووەتەوە بەڵام گەرماوی سوورات هێشتا وەک بەشێک لە مێژووی کۆمەڵایەتی سلێمانی ناسراوە و یادەوەرەیەکی گرنگی سەردەمی کۆنا. سلێمانی بە کۆمەڵە شوێنی کۆن ناسراوەیەکێک لەو شوێنە کۆنانە حمامە کۆنەکانی سلێمانیە. حەمامی سوورەت بە پێی جێڕان و مێژووەکان سەرەتای دروستبوونی دەگەڕێتەوە بۆ سەرەتای بنیادانی شاری سلێمانی یەکێکە لە حمامە هەرە کۆنەکان کە لەگەڵ ئەم حمامە ژمارە حمامی دیکەش بنیادراوە بەڵام ئەمە کۆنترین حمامە لە سلێمانی وەک لە دیمەنەکان دەیبینن لەسەر شێوازێکی زۆر کۆنی تەلارسازی دروست کراوە. کاک سەرکەوت حاجعلی لەگەڵایەکە خاوەنی حمامی سوورەت و قسەی زیاترمان بۆ کار لەسەر حمامی سوورەت و حمامەکانی دیکەی سلێمانی سەرچاوی من بەخێر بێنی خۆ سپاس بۆیەوە گەر پێم بڵێ مێژووی بنیادنانیان دروستبوونی ئەم حمامە دەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی سلێمانی هیچ ساڵێکی بە دیاریکراوە دروست کراوە چۆن دروست کراوە چی دروستی کردووە. والله وەکو سەرەتای دروستکردنەکەی تەمەنەوە جێگری بەڕێوەبەری شوێنەواری سلێمانی یەکلاییان کردەوە کە گەرماوەکە لەگەڵ دروستکردنی شاری سلێمانیە دروست کراوە یان یەکێکە لە کۆنترین ئەو گەرماوانەی ئەو سەردەمە کە دروست کراوە لە شاری سلێمانی. پێک هاتی بیناسازیەکەی تەمەن نەگەڕێتەوە هەمووی بەردی مەڵکەنیە لەگەڵ مادەی قسڵ بەکارهێنراوە چکە و سەردەمە چیمەنتۆ نەبووە و لەگەڵ خشتی چوارگۆشە وەکو ئەو کەسانی کە دروستیان کردووە ئەڵەن وەستاکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون تەنانەت لەم ئەخیرەشەوە برادرێکاوتی وەستاکە ناوی گوڵمەحەممە بووە پسپۆر بوو بە ینی با بڵێن گرنگی بە شوێنەوار نازانم تا چەند ئەوە ڕاست بێ وازێکی بڵێ بۆ ئەو کات شازێکی نوێ بووە چۆن بیر لەوە کراوەتەوە بەم شێوازە ئەم حەمامانە دروست بکرێت زانیاریتان هەبێت. باوەڕ بێ ئەو سەردەمە لەوانەیە من بڵم بەهۆی نەبوونی چیمەنتۆوە و شیشیش نەبووە چکەم پێکاتیان بینایە نەشتیمەنتوی تایە نەشیشیتایە هەمووی خشت و تاق و بەرد و قسڵە لەوانەیە هۆکارێکی سەرەکی بۆ مانەوەی بوو بێ بۆ ئەوەی دروست نەکراوەکەوە مدەیەکی کەم بەردەوام بێ و سوپاس بۆخوا ئەگەر خۆ دیقەتی پایەکان بێ پایەکان هەمووی مەتر چوارگۆشەیەکە ئێستا ئێمە ژووری ساردی گەرماوەکەی لی وەستاوین لێرە چوار پایی سەرەکیمان هەیە کە هەر پایەک مەتر چوارگۆشەیەەکە بەڵام ئەگەر دیقەت بێ هەر پایەکیش لەمانە دوو پایی یارمەتیدەری لە تەنیشتەوەیە ڕاگری هەیە کە ینی کۆی گشتیەکەی ئەکاتە 12 پایە. هیچ گۆڕانکارێکی تیا کراویان هەر دەسەر شێوازە کۆنەکەی ماوەتەوە. سپاس بۆخوا لەو کاتەوەی دروست کراوە تا ئێستا مەگەر گەچکاری و بۆ یاخ تەبەن بە دڵنیایی ئێستا ئێمە وەکو خۆمان بنەماڵی ئێمە خوالی خۆش و حاجی علی باوکم ساڵی 1965 بە ئیجار گرتوێتی ئێتر دوای ئەو کاکسەروەری برام درێژەی بەکارەکەەوە منیش لە ساڵی 93 لەگەڵ کاکسەروەر لێرم ئێتر خۆ دەزانی تەبەن پەیوەندی زۆری 6 ساڵ بۆ ئێستا 61 ساڵەوە ئێستا پەیوەندیەکی کۆمەڵایەتی دروست بووە هەم لەگەڵ ئەو خەڵکانی کە یەنە ئێرە هەم لەگەڵ ئەو خەڵکە بیانیانش تەنانەت کە یەنە ناو شاری سلێمانی تر بە هەر مەبەستێ بێن کە بۆ گەرماوەکان ئەگەڕێن خۆشبەختانە لەم دوایانە شاخسمانە سەر گوگڵ ماپ ئەوەش سوودێکی باشیە بۆ خۆ دەزانی بە پێشکەوتنی تەکنۆلۆژیا و زانستی ئێستا ینی خەڵکانێکمان هەیە لە بەغاوە تەلەفونەکە ئەڵێ گەرماوەکە هەیە ئەویش تەوان بەهۆی برادەروشتیکەی کە هاتوۆتە ئێرە ئەو زانیاریانە وەرەگرێ سوپاس بۆخوا خەڵکانێکی باش هەیە کە سەردانی ئێراکەن. باسی گەرماوەکانی دیکەی سلێمانی بکەیت چەند گەرماوی دیکەی ئاوا تەمەنیان نزیک بێت لە گەرماوی سوورەت. ئەو گەرماوانی کە ئێستا لە شوێنەوار با بڵێن یا مڵکی شوێنەوارن یا حیزی شوێنەواریان لەسرە گەرماوی سەیوان و سلێمانیمان هەیە لەبەر خانەقا خۆشبەختەوە مڵکی شوێنەوارە بەداخەوە داخراوە گەرماوی شێخ معرفمان هەیە هەر حیزی شوێنەوارە گەرماوی مفتی لە جادی سابونکەران حیزی شوێنەوارە و گەرماوی سوورەتیش هەمان شێوە. ناوەکەی لە چیوە هاتووە سوورەت؟ گەرماوی سوورەت ئەسڵەکە گەرماوی سوورەیە سوورەکە وێنەیە بنمیشی ئەم گەرماوە هەمووی نەخش و نیگار بووە ئیتر چ دیمەنی ڕاو بوو بێت چ ئەسب سواری بوو بێ تەنانەت هەیە ئەڵێن دیمەنی بورجەکانی شیتیا بووە ئیتر ئەوە خۆ دەزانی ئەو نەخش و نیگارانە لەسەر زمانی خەڵک بۆ بە سوورە پیتی سادەکە تۆزێ لەسەر زمانی خەڵکی سلێمانی قورسە ساتەکە بۆ بە سین سوورەتەکە بۆ بە سوورەت بەچی شەکە حمامەکەتان شێوازە کۆنەکەیان گۆڕانکاری وەڵڵا وەکو کوورە و تەرتیباتر شێوازە کۆنەکەیە تەبعەن ئێستا گەرماوە کۆنەکانیش و تازەکانیش دوو شتە هەیە یەکیان هەیەە گاز بەکارێنێ لەگەڵ نەوتی سپی هەشە غاز بەکارێنێ ئێمە گاز و نەوتی سپیەکە بەکارهێنین ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ سەرەتای زووی ساڵی چلەکان ئەو کاتە سەردەمانی هەبوو تەنانەت پاشماوەی خانی ئاژەڵ بەکار هاتووە پاشەڕۆی ئاژەڵ دواتر وای لێ هاتووە خۆڵی ماڵانیش بەکار هاتووە ساڵی چلەکان دواتر واڵی سیەکان و چلەکان ئێمە بە مەرحەلە قسەکەین دواتر کراوە بە نەوتی سپی نەوتی سپی و گاز و ئاوە بەردەوام بووە
بەداخەوە زۆر ساڵی 91 و 92 بەهۆی ئەو ئابڵوقەیی کە ڕژێمی لە ناوچوی عێراق بێسەر هەرێمی کوردستان و سلێمانیش بە تایبەت دارێکی زۆر بەکارهێنرا کە چاریش نەبوو خەڵکیش زەرەرێکی زۆریشی بە ژینگە گەیان زۆر بەداخەوە. کاک سەرکەوت تەمەند درێژ بن لەشتان ساق بێت هەر بمێنن بۆ پاراستنی شوێنە مێژووی و کللتوری کەلپورەکانی سلێمانی ئێوە نمونەیەکی جوانن حەمامی سوورەت گەرمای سوڕەت و بابڵی شوێنەکانی دیکەش کە هون بە بەشێک لە نازدامی سلێمانی پاراستنی ئەو کللتور و کەلەپورە جوانی کە هەمیشە سلێمانی پێناستێت. زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەکەی کورسات و کورسات ڕۆڵێکی کاریگەری هەبوو بە تایبەت چەندین بەرنامەی تایبەتی کردووە لەسەر مێژووی گەرماوی سوورەت سەرکەوتوو بن هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ خوازی. ئێرە دەواازەی شەقامی مەولەوی شاری سلێمانیە وەک لە دیمەنەکان دەبینن بە شێوازێکی کللتوری شەقامەکە یان دەواازەکە نۆژەن کراوەتەوە لە سلێمانی کۆمەڵێک شەقام بە ناوی شاعران و نووسەرانەوە ناونراون وەک بەشێک لە پێزانینی خەڵکی سلێمانی بۆ ئەو ڕۆڵە گەورەی کە شاعران و نووسەران بینیوانە بۆی کە ناوبانجی ئەو شاعرانە بە هەمیشە بە زیندوی بێنێتەوە. لەم ساڵانی دواییدا شەقامی مەولەوی سلێمانیان دەواازەی شەقای مەولەوی سلێمانی لە سەرارکی خات و شانازی برای مەحمەد نۆژەن کراوەتەوە. تەمان لە سلێمانی جگە لە شەقامی مەولەوی کۆمەڵێ شەقامی دیکە بە ناوی شاعران و بیرمەندانی شارەکە و کوردستانەوە ناونراوە بۆ نمونە شەقامی سالم کە دەکەوێتە تەنیشتی من یەکێکە لە شەقامە هەرا دیار و بەناوبانگەکانی سلێمانی شەقامی پیرەمێر شەقامی گۆران هەروەها شەقامی حەمدی هەمووم شەقامانە بە ناوی بیرمەندان و کەسایەتە دیارەکانەوە ناونراوە وەک بەشێک لە پاشخانی کللتوری و هونەری و ڕۆشنبیری پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان. باخی گشتی سلێمانی کۆنترین و دیارترین باخی شارە دەکەوێتە سنتەری شارەکە و ڕۆژانە بە سەدان هاوڵاتی و گەشتیا ڕووی تێدەکەن. لە ساڵ 1930 لەسەر ڕوبەری 12 وەک یەکەمین باخ لە شارەکەدا دروستکراوە. پێشتر ئەم شوێنە چۆڵەوانی بوو کەوتۆتە قەراغی شارەوە. هۆکاری هەڵبژاردننی ئەم شوێنە بۆ دروستکردنی باخێکی لەم شێوەیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی سەرچاوی ئاوی کارێزی کانێسکان بووە. لە سەرەتای دروستکردنیەوە تا ئێستا باخی گشتی سلێمانی شوێنی کۆبوونەوەی ڕۆشنبیران و هونەرمەندان و هاوڵاتیان و خێزانەکان بووە. لە کۆندا بە باخەکە گوتراوە باخی میلی بەڵام دواتر ناوەکەی گۆڕدراوە بۆ باخی گشتی. لە ساڵی 2023 باخەکە لەسەر شێوازە مێژوویەکەی نۆژەن کراوەتەوە. سلێمانی کۆمەڵێ شوێنی هەیە کە بوون بە ناسنامەی شارەکە کە بەشێکن لە مێژووی سلێمانی وەک باخی گشتی سلێمانی کە لە ساڵ 1930 ئەم باخە دروست کراوە. هەر کەس کە دێتە سلێمانی بە تایبەت گەشتیاران حەزەکەن بێن ئەم باخە چونکە کۆنترین باخی سلێمانیە بۆ بە بەشێک لە مێژووی سلێمانی کاک بەرۆسەرانم لەگەڵایە کە بەڕێبەری باخچەکانی سلێمانی و قسەی زیاترمان لەسەر هەم مێژووی باخەکە هەم تایبەتمەندیەکانی باخەکە بۆ کات کە باخێکی جیازە بە تایبەت لە سلێمانی وە گشتی لە کوردستان. کاک بەرۆز ئەگەر باسی مێژووی باخی گشتی بکەین ڕاستە ساڵ 1930 دروستکراوە بەڵام کوێ لە پشت بیرۆکەی دروستکردنی باخی گشتیەوە بووە با بڵین چۆن دروست کراوە وردەکارێکمان تۆ پێ بەڵێ دەستخۆش هەڵبەتە باخی گشتی کۆنترین باخچەیە سەوزاییە لە شاری سلێمانیا لە ساڵ 1930 لە سەردەستی پارێزگاریان متەسەڕیفی و کات ماجدی یاقوبی لە ساڵی 1930 تاکە و کات سەرۆکی شارەوانی ئەندازیار مەحمودی فەندی بووە بیرۆکەی دروستکردنی باخی گشتی لێرەیە دانراوە. هەڵبەتە ئەو کاتە قەراغ شار بووە بەڵام لەبەرەوەی مەزدەری ئاو بە دڵنیاییەوە ئێستا کەوتۆتە ناوەند و قەرەباڵخی ناوبازاری شاری سلێمانیەوە. ئەو کاتە کە مەزدەری ئاوی کانێسکانیش لەسەر و باخی گشتیەوە بۆ بۆیە ئەمانە هەمووی ئەو بۆتەوەی کە بڕیار بدەن لێرەیە پارکێکی گەورە بە ناوی باخی گشتیەوە دروست کرد لە ساڵی 1930 گوزەرێکی بەناو باخەکەیە باوزانی باخەکە لە ناوە چۆن لە ڕووی ئەندازەیەوە ڕێکخراوە شێوازێکی تایبەتیە بۆ ڕاستە لە سەردەمێکی کۆنا دروستکراوە بەڵام بە شێوازێکی ئەندازەی زۆر پێشکەوت و دروست کراوە بنیاتنراوەگە باسێکی
بەڵێ هەڵبەتە باخی گشتی وەکو ئاماژەمان پێدا لەسەر ڕووبەری 12 دۆنم واتە 30,000 مەتر دووجا دروست کراوە کە دیزاینێکی ئینگلیزیە ئەم دیزایانی شێوەی دروستکردنەکەی خۆی بینێتەوە لە 12 پارچە چیمەن و بە چواردەوری ئاپەرژین و گوڵ و چەند مەمشایەک لە بینەکانە جیاکاتەوە هەڵبەتە لەبەرەوەی باخەکە تەمەنێکی زۆری هەبوو و وەکو باسمان کرد لە ساڵی 1970 دروست کراوە بۆیە بە پێویست زانرا کە لە ساڵی 2022 نوێژەن بکرێتەوە. کاک بەرۆز لەم ساڵانەی دوایی کە نوێژەن کرایەوە لەسەر شوازە کۆنەکەی نوێژەن کرایەوە یان هیچ گۆڕانکارێکی تیان کراوە؟ نەخێر هەمان دیزاین هەمان ستایلەکەی باخی گشتی چۆن بوو هەر بەو شێوەیە هیچ شتێک دەستکاری نەکرا هەموو شتێک لە شوێنی خۆی نوێژەن کرایەوە ئەگەر ئاماژە بە نوێژەنکردنەوەکەی بکەین تاوان بە دوو قۆناغ لە ڕێی وەبەرهێنەکانەوە بە دەستخۆشیەوە بۆ سەرۆکی شارەوانی سلێمانی و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئەنجومەنی شارەوانی سلێمانی کە ئەو بڕیاریاندا طبعا نوێژەنکردنەوە خۆی بینێتەوە لە بە دەرەجەی یەک لە مەمشاکانی هەمووی مەمشاکانی پێشتر ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر تێک چوو بوو بۆیە هەمووی بە ستام کۆنکرێت مەمشاکان دروست کرایەوە و نیسبەیەکی زۆر زیاتر لە 100 کورسیکەی دانیشتن کە خۆشی بەشێکی تیا بوو بەموویمان بۆ زیاد کرد و دامان ناو کورسە کۆنەکانیشمان هەمووی نوێژەن کردەوە بۆ یاخمان کردەوە و دەستمان کرد بە نوێژنکردنەوەی شەبەکەی ڕووناکیەکەی کە ئەمە زۆر گرنگ بوو بۆ باخی گشتی چونکە لە پێشترا زۆر تاریک بوو وای لایەتە بوو کە کەمتر خێزان پێش نوێژنکردنەوەکە ڕووبکەنە باخی گشتی بۆیە ئێستا باخی گشتی بە تەواوەتی ڕووناکراوەتەوە و لە فوارەکانی دەستکاری کراوە لە قۆناغێکی کە سەرجەم سیاجی باخی گشتی نوێژەن کرایەوە کە ئەمە زۆر پێویست بوو زۆر گرنگ بوو و پاشان شوێنی یاری مناڵانەکەی کە یاری مناڵانەکەی لەبەرەوەی خێزانێکی زۆر ڕووەکەنە باخی گشتی هەستاین بە نوێژنکردنەوەی و گۆڕینی سەرجەم سێتی یاری مناڵانەکان و زیادکردنیشی گەورەکردنی لە هەمان شوێنی خۆی ئەو دارە کۆنانەی کە لە سلێمانیە هەبوو کە بەرگی کە شوای شاری سلێمانی گرتووە لێرە بوونیان هەیە وەکو داری تو داری قەزوان داری سنەوبەریا داری زەیتون سوورە چنار و چەند جۆرە دارێکی کە لەگەڵ دەوەنەکان و پەرژین و گوڵ داری بەتەمەنیش لە ناو باخی گشتیا چەند دارێکی بەتەمەنی تایە کە دارمان هەیە بۆ نمونە سەر و 80 ساڵە تەمەنی لە ناو باخی گشتی سلێمانی کۆمەڵێ پەیکەر هەیە کاک بەرۆز ئەو پەیکەرانە گەتووەم لەی تقریبان چەند ساڵێک ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە لێرە هەن پەیکەرەکان پەیکەری شاعیر و ڕۆشنبیر و بیربەندە گەورەکانی کوردن کە لێ داراون تەمەن ئەمە بۆ ئەوەیە کە با بڵێ مێژووی ئەم بیربەندانە ئەم شاعیرانە لێرە بە ئەو گەشتارانش بناسێنرێت کە دێنە سلێمانی بەشێکن لە پاشخانی کللتوری و ڕۆشنبیری سلێمانی و پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان چی دیمەنێکی دیکەی بەم باخە بەخشی ئەم پەیکەرانە و خەڵک چێڵێن لە سەرەوەی ئەوە وردەکاری ئەوەدا دابێت؟ بەڵێ هەڵبەتە زیاتر لە 20 ساڵە بێ ئەم پەیکەرانە لە ناو باخی گشتیە دانراوە بە پێویست زانرا لەبەرەوەی هاوڵاتێکی زۆر لە نەتەوە جیاوازەکان ڕوو ئەکەنە باخی گشتی لەبەرەوەی باخی گشتی ئەمڕۆ باسمان کردبووە بە شوناسێک لە هەموو شوێنێک باسەکرێ ئەوەی کە بێتە شاری سلێمانی حەزەکە بەناو باخی گشتیا پیاسێ بکە بۆیە پێویستە کە ئەم کەڵە پیاوانە کە ئەم شاعیرە ناودارانە ئەم کەسە ڕۆشنبیرانە لێرە پەیکەرەکانیان هەبێ بۆی کە هەموو کەسێکی ئەم کەسانە بناسن لێرە ئەتا بکرێت ناوی ئەم کەسانە لێرە بە بەردەوامی هەبێت تا بزان ئەم شارە لە ڕابردووە مێژووی ئەم شارە چیە ئەم ڕۆشنبیرەکانی ئەم شارە کێ بوون لێرە پەیکەرەکانیان دامبرێت چونکە لە زانستی لاندسکەی پیشا بۆ دروستکردنی پارک و باخچە پێویستە چەند پەیکەرێک چەند شێوازی نافورەیەک یان ئەمانە بەشێکن لە ئەو بڕگانەی کە لە ناو دروستکردنی پارک و باخچەیە بۆ جوانکردنی باخچەکە پێویستە وجوداتیان هەبێ بۆیە لە باخی گشتیشا بە هەمان شێوە ئەم پەیکەرانە دانراوە بۆی کە بە ناسنامەیەکیش بۆ ئەو جوانشی بە باخەکە بەخشەوە دێرە و شاعیر و بێبەندانە بینی کە هەرێکیان پاشخانێکی گەورەی ڕۆشنبیری و ئەدەبی و کللتوریان هەیە بۆ خۆی مێژووی سلێمانی ئەی طبعاً بە دڵنیاییەوە تۆ شاری سلێمانی ناسراوە بە پایتەختی ڕۆشنبیری بەڕاستی ئەم پیاوە ڕۆشنبیرانە ئەم شاعیرانە ئەم ناودارانە یعنی لە هەر شوێنێکی مێژووی شاری سلێمانیە تۆ دەسێیتێ ناوی ئەم پیاوانە هێتە بەردەمت
کاک کامران چۆن بوو بیر لەوە کرایەوە کە قاوەخانەیەک لە نێو باخی گشتی دروست بکرێ بۆ هەموو کەسانێکی لێرە و ڕێبوار و گەشتیارانێکی لە خۆخانێکی لێرە هەم جەیەکی خۆش بەسەربەرن هەم گەن لێرە قاوەیەک شتێ بخۆنەوە کە گەشتەکەیان هاتنەکان باش دەستان خۆش بە دیارە باخی گشتی یەکێکە لە سمبولی باخە جوانەکانی شار بۆتان بڵم کۆنترین پارکە لە شاری سلێمانێکە لە 1930ەوە دروست بووە ئەم پارکە ماوەیەک تۆزیەک بۆلاندا بوو کەم ترخەمێکی زۆری پێوە دیار بوو ئەو بوو لەسەر دەستی سەرۆکاتی شارەوانی سلێمانی لەیلاخان هەوڵێکی تەواویاندا بۆیکەوە ئەم باخە نۆژەن کرێتەوە لەگەڵ چەند کۆمپانیا کاریان کرد بۆیکەوە کارێکی تەواوی لەسەر بکرێت ئێمە ئەو کاتە خۆشبەختانە لە گفتوگۆی ئەوە بووین کەوا پرۆژەیەکی هونەری پێشکەش بکەین بە پارکیەواری شار بە باخی گشتی یا هەر ئەو پارکانەی تر و بیزات ئێمە باخی گشتیمان زۆر لامە بەست بوو ژوورەوە ببینی کتێبە پڕە لە کتێب خەڵکی گێرێرا خوێنێتەوە و بەدەر لەوەش کە شانۆی سینەمایەکی گەورەمان هەیە شاشێکی گەورەمان هەیە تەنها قاوەخانەیەک نییە وە چەند جارێک سمپۆزیۆمی شێوەکاری بوو پێشانگای شێوەکاریمان تیا کردوێتەوە تەنانەت هی مناڵانیش کە بۆ یەکەم جارە سمپۆزیۆمی مناڵان لێرە بکرێتەوە و ئەو شاشەی شەوان گۆرانی کوردی ڕەسەنەکان و ئەو فلیمە کوردیانەی زوو دیسانەوە ئەدەینەوە بە دیدی خەڵکی ئەم شارە ئازیزان ئەم شارە ئەوەندە بەرزە ئەمەنە جوانە ئەمەنا بە هیچ شتێ ناکرد و ئەوەنە ژیاخیە بە هیچ کەسێکیش دەسەمو ناکرێت لەبەرەوە کەس خۆی لەگەڵا ماندوو نەکە سلێمانیە و یەک جارە و ناژبێتەوە بۆیە گرنگیدان بەم پارکانە و بەسەر جەم پارکەکانی تیش ئەبینیم ئێستا ئیشی لەسەرەکرێت بەڵام ئومێدمان زۆر لەمە گەورەتر سلێمانی بە کەم ڕازی نابێت تەبیعەتێکمانە ئێمە بەشتی کەم ڕازی نابین بەشتی کەم ڕازی نابین و ئەو شتێکی کە ئەیکەین ئەبێت جوانتر بێ لە جوانی سەرەتاویستم ئەم فارغۆنانە بە باهینی بێنە بە فارغۆنی خۆی لە ئێرانەوە معاملەشمان کرد بێنی بەڵام لەبەرەوەی ڕێڕەوی ئەم باخە توانای ئەوەی نییەکەوە ئەو تادانۆیانە بهێنێت تێرە بۆیە دیسانەوە دانیشین دیزاینم بۆ کردەوە بە ئاسنگەری خۆمان بە کارمەندی خۆمان لێرە هەمان ئەم دیزاینە لێرە دروستکرا ناکرێت باسی باخی گشتی بکەیت و باسی چوار ئەفسەرەکەی سلێمانی نەکەیت بە پێی مێژوو ئەم چوار ئەفسەرەی شاری سلێمانی کە لە ساڵ 1946 بۆ پشتگیریکردن لە کۆماری کوردستان چوونەتە مەهاباد دوایەوەی کە لە مەهاباد پشتگیری لە دروستبوونی یەکەمین کۆماری کوردستانیان کردووە بە سەرۆکایەتی قازی محەممەد پێشەوە قازی محەممەد دوایەوەی کە دەگەڕێنەوە سلێمانی و هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ئەو کاتی عێراق فەرمانی لە سێدارەدانیان بۆ دەردەچێت و هەر چواریان لە سێدارە دەدرێن بۆ بەرزواگرتنی قوربانیدان و ئەو مێژووە پرسەروەری کە تۆماریان کردووە لێرە لە بەردەم باخی گشتی سلێمانی چوار پەیکەریان بۆ دروستکراوە کە بە پەیکەری چوار ئەفسەرەکەی سلێمانی ناسراوە. وەک دەبینن لە سێرانگای سەرچنارم سێرانگای سەرچنارێکێک لە سێرانگا کۆن و دێرین و ڕازاوەکانی سلێمانیە کە دیمەنێکی تاو سەرڕاکێشەیە کەشەوایەکی جوانەیە وەک لە دیمەنەکان دەیبینن دار و درەخت و سروشتێکی زۆر جیاوازیەیە سەرچاوێکی جوانی کانیاوی هەیە بۆتە بەشێک لە نازنامە و هێمای جوانی سلێمانی کە هەر کەسێک دێتە سلێمانی حەزەکات بێتە سەرچنار ببینێ و لە ڕابردووشدا بە ئێستاشەوە هەموو کەسانی کە لە شار و شارچکەکانی دیکە لە ناوچەکانی دیکە عێراق واتون حەزەکەن ئەو شوێنە تایبەتی کە هەیە لە سلێمانی سێرانگای سەرچنارە بیبینن. سێرانگای سەرچنار یەکێکە لە ناسراوترین شوێنە گەشتیاریەکانی سلێمانی کە مێژوویەکی کۆن و گرنگی هەیە. ئەم شوێنە لە سەرچاوێکی ئاو هەڵکەوتوو بەهۆی سروشتی جوان و کەش و هەوا سازگارەکەیەوە بۆتە شوێنی سەیران و پشودانی خەڵک و گەشتیاران. لە سەردەمی میرانی بابانەوە خەڵکی شار و ڕێبواران بۆ کات بەسەربردن ڕویان لە سەیرانگاکە کردووە. سەرچنار بە مانای سەرچاوی ئاو دێت و ئاوەکەی بە پاک و بێگەرد و سازگار ناستراوە. لەم ساڵانی دواییدا گەشت و گوزاری سلێمانی بایەخێکی زۆری بەم سەیرانگایەداوە و بووەتە ناوەندێکی گرنگ بۆ سەیران و کۆبوونەوەی خێزانی. زۆرێک لە یادەوەریەکانی خەڵکی شارەکە
پەیوەندیدارن بەم سەیرانگەیەوە. ئەمڕۆ سەیرانگای سەرچنار یەکێکە لە شوێنە سەرڕاکێش و گەشتیارەکانی سلێمانی و هاوڵاتیان و گەشتیاران بۆ چێژوەرگرتن لە سروشتی دڕفێنی سەیرانگاکە سەردانی دەکەن وەک بەشێکی زیندوی مێژووی کۆمەڵایەتی سلێمانی. گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم خاتو شانازمران بە ڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی. خاتو شاناستاوتان لێبێت. ئێمە لە ناو دیمەنی جوان و دڕفێنی سەرچنارین. ئەو کێتە سەرچنار ئارامی دەرونی بۆ دروستە بێت، دیمەنێکی جوان دڕفێن. وەکو گەشت و گوزاری سلێمانی چتان کردو بۆ گرنگیدان بە سەرچنار وەک سەیرانگایەکی کۆن و دێرون و جوانی سلێمان؟ سەرچنار خۆشەویستە لای هەمووان و تایبەتمەندیەکی خۆی هەیە. سەرچنار مێژوویەکی زۆر جوانی هەیە، ناسراوە لای زۆر کەس، لای هەموو کەس با بڵێم، هیچ بەوەی کە سەرچنار لە سلێمانیایە، بەڵام سەرچنار شوێنێکی مێژووی گەشتیاری مێژوویە کە لە هەموو عێراق بەناوبانە. هەموو خەڵکێتە سلێمانی گەشتیار کە ڕووە کاتە سلێمانی یان کە باسی شەکەن لە دوورەوە هەرەڵێن سەرچنار. بۆیە سەرچنار تایبەتمەندیەکی گەشتیاری خۆی هەیە و هەر باش ماوەتەوە. ناوبانگی سەرچنار وەکو سەرنگایەکی کۆن و دێرین سنووری سلێمانی و هەرمی کوردستانی تێپەڕاندووە. لە شارەکانی دیکە عێراقەڵی سەرچنار ناوێکی ئاشنایە، تەنانەت لە دەروی وڵات و کەسانی کە لە دەروی وڵاتن گەشتیارانی بیانیش دێنە ئێرە. ئەمە چۆن وای کردووەکەوە پلانێکی باشتر دابرێن بۆ گرنگیدان بەم سەیرانگا کۆن و دێرین و جوانی سلێمانی وا بکەن گەشتیاری زیاتر ڕووکاتان سەیرانگا؟ بەڵێ، وەکو پێم وتی سەرچنار تایبەتمەندیەکی خۆی هەیە بەپێی مێژووەکەی کە هەیەی بەپێی ئەوەی کە لە دڵی هەموو خەڵکێکایە. بەڕاستی ئێمە پلانێکی درێژخایانمان بۆ سەرچنار داڕشتووە هەوو لە ئێستا لە قۆناغەکانی دراستکردنایە کە تایبەتمەندێکی خۆی بپارێزێ، وەکو گەشتیاری وەکو مێژووی خۆیشی بیپارێزێ و جوانتر بکرێ، سەردەمیانە بکرێ، زیاتر خزمەتگوزاری پێشکەشکا بۆ هاوڵاتیان و بۆ گەشتیاران. شوێنێک بێ خۆتان نەزانن سەرچنار شوێنی خۆشی و کۆبوونەوەی خێزانە و گەنجان و ئیتر شوێنێک بێت کە خزمەتگوزاری کتابێ هەموو کەسێ هەموو کاتێ بتوانێت بەکاری بێن. ئەو کەسانەی ئەو گەشتیارانەی کە زیاترێنە سەرچنار چێن و لە چۆیان ئەوەی کایەوە ڕوو کاتە سلێمانی ئەبێ نقطەیەک دانێک ئەچێتە سەرچنار ناکرێنێتە سەرچنار و خۆشمان وەکو خەڵکی سلێمانیش وەکو هەرێمی کوردستانیش دایمەن هەڕووەکەینە سەرچنار، بەڵام تایبەتمەندی سەرچنار ئەوەیە لای هەموو گەشتیارانە چ لە دەرەوەی هەرێم دەرەوەی عێراق لە عێراق خۆشی دائیمەن لە پلانیانەدا ئەنێن کە سەردانی سەرچنار. ئەوەی من گفتوگۆم لەگەڵ گەشتیارەکان کردو بە تاوی گەشتیارەکان یەکەم قسانەوەی چوویتە سلێمانی چوویتە سەیرانگای سەرچنار بووە بە ناوێکی تەواو ئاشنا لە سلێمانی لە کوردستان لە ناوچەکە بێتە سەرچاوێکی گرنگی داهاتش بۆ سلێمانی و کوردستان. بەتەکید سەرچنار ئەبێت سەرچاوەیەکی داهاتی زۆر گرنگ بۆ گەشت و گوزار و بۆ شاری سلێمانی، بەڵام ئێمە هەر بیرەکەینەوە لەوەی کە سەرچنار بۆ هەموو خەڵک بێت، بۆ هەموو گەشتیاران بێ، بۆ هەموو هاوڵاتیان بێت. بە چەند قۆناغێکا سەرچنار نۆژەن کراوەتەوە، دەستکاری کراوە، بەڵام ئێمە ئەمانەوێ پلانێکی گەورەتری بۆ دانین کە وەکو وتم خزمەتگوزاریەکی زیاتر پێشکەشکا بۆ هاوڵاتیان و بۆ گەشتیاران. نۆژەن بکرێتەوە تایبەتمەندی خۆی بپارێزرێ، بەڵام بە پلانێک و استراتیجیەکی کە ئیشی لەسەر بکرێتەوە. ستانێکی جوانی هەیە، هاوینێکی فێنکی هەیە، بەهارێکی و هەر زۆر جوان، پاییزەکە هەر زۆر تایبەتە، پایزان خەڵک بە تایبەت دەوێنە لە سەرچنارەگرێتە بەرەوەی ئەو هەموو دار و درەختە هەیە، گەڵاکان هەڵەوەرێن، دیمەنێکی زۆر جوانی سش دیمەنەکان دیارن هەرچەند زستانە. ئەمە وای کردووە بۆ نمونە سەرچنار لەگەڵ سەیرانگاکانی دیکە ڕاستێ من لە سلێمانی لە کوردستان سەیرانگای زۆرمانی، بەڵام تایبەتمەندیەک بێ با سەیرانگای سەرچنار. بەتەکید سەرچنار خۆی ڕەناڕەنە لە هەموو وەرزێکا لە هەموو کاتێکە هەموو خەڵکێک ڕووی تێئەکا، بۆیە ئەوە تایبەتمەندی خۆیەتی مێژوەکەی و ڕەناڕەنەکەی سەرچنار. لەم دوایەدا کۆمەڵە ڕێخستنەوە بۆ زۆنی سەرچنار کرا بە سەیرانگاکەشە و بە دەور و پشتی سەیرانگای سەرچنار و دوکان و شوێنانی کە هەبوون لەسەر ڕاستباردەی باوەجرات پاڵەوانی سەرۆکیەکی نیشتیمانی کوردستان. ئەمە تاکو چەند هاوکار بوو بۆی کە سەرچنار زیاتر بچێتە پێشەوە، وەکو سەیرانگایەکی دێرینی سلێمانی پارێزگای لەو ناوبانگەی بکرێت بێتە شوێنی کۆبوونەوەی خێزان و خەڵک و گەشتیاران. بڕیاری کارتپاڵدە و بڕیارێک بوو لە جێی خۆی بوو، بڕیارێکی زۆر گرنگ بوو بۆ سەرچنار، بۆ سەیرانگای سەرچنار، بۆ تایبەتمەندی سەرچنار، بۆ مێژووی سەرچنار کە بەڕاستی بتوانین دائیمەن خێزانی بۆ بگەڕێنینەوە،
سەرچنار ئەو جوانەی خۆی بهێڵێتەوە و بیپارێزێ بۆیە بڕیارەکە زۆر لە جێ خۆیان بوو کە ئێمە بتوانین سەرچنار بگەڕێنینەوە دایمەن بۆ خێزان. خاتشاناس ئەبران بەڕێوەری گەشتوزای سلێمانی زۆر سوپاس کە لە بڕگەی بەرنامەی چیرۆکیشا لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ مانمان کردی. بەڵێ بەڕێزان، یەکەم بەرنامەی چیرۆکی شار لە سەیرانگای سەرچنار کۆتایی هات. هیوادارم نوێژ و تاعات و ڕۆژی هەموو لای قوڵ بێت تا کاتێکی تر هەر شاد.